زنجیرەی کۆری ئەو کاتەی ژیان لە لەنگیت پێدەدات یەکێکە لە باشترین زنجیرەکان کە لە ساڵی 2025 بینیومە کە ماوەی 3 بۆ 4 مانگ پێش ئێستا لە نێتفلیکس بڵاوکرایەوە و لە کەناڵی کورساتیش بە دوبلاژی کوردی چەند ڕۆژێک پێش ئێستا کۆتایی پێهاتوو بڵێن زنجیرەکە تەواو بوو و لە هەمان کات لە کورسات بە ناوی ژیان تەنیا بە ژیان ناوی هێنرا بوو زنجیرەکە ئەو ناوی لێنرا بوو یەکێکە لە باشترین ئەو زنجیرانەی کە لەو ساڵە بینیوە. جا زنجیرەکە باس لە ژیانی دوو کەس بە دیاریکراوی دەکا لە 1960ەکان لە کۆریا تا ئەوەی دەگات بە 2025ش کە ئێستاە ئەو ژیانە باسێەوە دەکات لە ژیانی خۆیان لە سەرتا و لە منداڵی کە چۆن بەبێ دایک و بەبێ باوک و وەک بڵێن بە هەتیوی و بە چەندان دەردەسەری گەورە دەبن دواتر ژیانی ئەوەی کە هاوسەرگیری لەگەڵێتی پێکدێنن دواتر کە منداڵەکانیان دەبێت چۆن بڵێن مامەڵەیان لەگەڵ دەکەیت لەگەڵ منداڵەکانیان هەموو ئەو ڕووداوانە باس لێەوە دەکات. جا زنجیرەکە چەندان پەیامی زۆر جوان ناوازی لەخۆگرتووە کە بەگشتی زنجیرە کۆریەکان زۆر جار ئەویان هەیە کە شتی ناوازە پێشکەش دەکەن بەڵام بەڕاستی لەو زنجیرەیە شایانی ئەوە بوو کە ببێت بێچێک لە باشترین زنجیرەکان. جا کە من دەڵێم باشترین زنجیرەی 2025 یاخود یەکێکە لە باشترینەکان تەنیا قسەی من نییە بەڵکو لە تۆڕی IMDb کە تۆڕێکە بۆ باشترین فیلمەکان و زنجیرەکان و وەک بڵێن بەگشتی ویکیپیدیایەکە بۆ تایبەت بە فیلمەکان و هەموو زانیاری فیلم شتەکانی تدایە چ فیلم چ زنجیرە لەو تۆڕە هاتووە کە ئەو زنجیرە یەکێکە لە 10 باشترین زنجیرەکان کە تا ئێستا لەو ساڵە بەخش کرابێت. جا ئێستا ڤیدیۆیەکم کردووە لە یوتیوب کە باس لەو زنجیرە دەکەم ڕوودا و چیرۆکەی بڵێن بێسپۆیل باس لەوە دەکەم و لە هەمان کاتدا باس لە پەیام و باس لە ئەو بابەتە سەرچیان دەکەم کە لە زنجیرەکەدا ڕەگدانەوەیان هەبووە بوونیان هەبوو کەوای کرد بوو زنجیرەکە سەرکەوتوو بێت. ڤیدیۆکە لە یوتیوب ئوسام ئەحمەد بەردەستە بیتە نەچێت کە شێر بکەن لەگە هاوڕێکانتان تا ئاگاداری بن و دواتر وەکو ڕیکۆمەندێشنێک بۆ ئەوانش بچێت کە سەیری فیلمەکە و سەیری زنجیرەکەش بکەن و لە هەمان کاتدا لە هێشتا تیکتۆک ئینستاگرامان لە هەر شوێنێکە فۆلۆم بکەن تاکو ئاگاداری بابەتی زیاتری هەر شێوە بن.